کۆپلا دەربارەی خوێندنگایە. تۆ بە دڵنیاییەوە فرە زۆر دەزانیت دەربارەی خوێندنگای سویدەوە، بەڵام ئێمە لە سەرەتاوە تەماشای ئەوە دەکەین. لە سوید هەموو منداڵێک مافی چوونە خوێندنگەی هەیە. تۆ ئەو ساڵی تەمەنت دەبێتە 6 ساڵ دەست پێ دەکەیت. ئەو 10 ساڵانی ئەوەڵ پێیان دەوترێت خوێندنگەی سەرەتایی. ئەویان بە زۆرم لێ. ئەوە بەمانەی ئەوەیە کە هەموو مافی چوونە خوێندنگایان هەیە و دایک و باوکت یان ئەو کەسێک کە بەرپرسی تۆیە دەبێت تۆ بگەێنێتە ئەوێ. کوڕ و کچ پێکەوەن لە خوێندنگا لە هەموو بابەتەکاندا. ئەوەش ئاشکرا لەبەرەوەی هەموو کەس دەبێت بە یەک شێوە مامەڵەی لەگەڵ بکرێت. دوای خوێندنگا هەمووان دەبێ بتوانن داوای هەمان جۆر کار بکەن و بەرپرسیارەتی ماڵەوە دابەش بکەن. لە خوێندنگا هەان دەدرێت کە بەسەر بەخۆیی بیر بکەیتەوە. تۆ مەشقی دەلیل هێنانەوە بۆ بۆچوونەکانت وەردەگریت. هەموو کەس مافی دەربڕینی بۆچوونی خۆیان هەیە. بەڵام دەبێ یاسەکانی خوێندنگا ڕەها بکەین. تۆ دەبێت لە کاتی دروست بیت. تۆ دەبێ مەشقەکانی ماڵەوەت ئەنجام بدەیت. دەبێت دایک یان باوک ئەگەر نەخۆشیت یان سەرپەرشتێت ئەوە بۆ خوێندنگا باز بکات. بۆ پرسیار بکە ئەگەر لە شتە تێناگەی. لە ڕێی پرسیارەوە شتەکانت بۆ ڕوون دەبێتەوە. مامۆستاکانت هاوکاری دەکەن. ئەو کەسێک کە پێویستی تایبەتی هەیە مافی وەرگرتنی یارمەتی هەیە لە خوێندنگای ئاسایی. ئەگەر ئەوە ناکرێت بژاردەی دیکە هەیە. خوێندنگای تایبەتی بۆ ئەوانەیە کە پێویستیان بە پشتگیری تایبەتیە. ئەگەر بۆ نمونە کەڕیت دەتوانیت لە خوێندنگای تایبەتی دەرز بخوێنیت. لەوێ هەم بە زمانی سویدی و هەم بە زمانی ئیشارە قسە دەکەن. جاروبار لەوانەیە هەست بەوە بکەیت کە شتێک باش نییە. لەوانەیە نیگەرانی شتێک بیت کە لە ماڵەوە ڕوو دەدات یان لە خوێندنگا. ئەو کاتە دەتوانیت پەیوەندی بکەیت بە تەندروستی قوتابی لە خوێندنگاکەت. کاتی تۆ ئەچی بۆ ئەوێ زۆرێک لە پەرستەر و دەروونناسی لێ کە ئامادەن بۆ بینینی تۆ. ئەوان لەوێن بۆی یارمەتی تۆ بدەن. چون بۆ لای ئەوان تەواو بەخۆڕاییە. ئەوانەی کە لەوێ کار دەکەن نهێنی پارێزن. هەموو ئەوەی کە تۆ لەوێ باسیەکەیت بە کەسی دیکە ناگا. دەتوانی بە تەنیا یان لەگەڵ هاوڕێکەت بڕۆی. چاوپێکەوتنی دایک و باوک لەوانەیە ئەوەت بیست بێت. ئەوە ئاساییانەیە 1 تا 2 جار لە ساڵە. ئەو کاتە دایک و باوک و سەرپەرشت یەکتر دەبین و باسی چۆنیەتی نێوپۆل دەکەن. چ شتێک باشە و چ شتێک دەکرێت باشتر بکرێت و ئەگەر پۆلەکە بە تەمان پێکەوە شتێکی خۆش بکەن. ئەگەر پۆلەکەت بەنیازن شتێ بکەن کە پارەی تێدەچێت پێکەوە پارە کۆ دەکەنەوە. ئێوە لەوانەیە قوتووی خاڵی کۆ بکەنەوە یان یارمەتی خاوێنکردنەوە دەدەن یان سەگەکەی هاوماڵەکەتان دەبەنە دەر. تۆ نابێ قەت پێویست بکات پارە بۆی شتێک بدەیت. یەک جار لە تەرمین گوتوبێژی پێشکەوتنە. ئەو کاتە تۆ مامۆستاکەت و سەرپەرشتەکەت یەکتر دەبین و باسی چۆنیەتی دەرس خوێندنی تۆ دەکەن. ئەتۆ چه ئامانجێکت هەیە و خوێندنگا بە چ شێوەیەک دەتوانێت یارمەتی تۆ بدات بەگەیشتن بە ئەوانە؟ زۆر گرنگە ئەو کەسێک کە بەرپرسی تۆیە بەشداری بکات لە گفتوگۆکان بۆ ئەوی ببیستێت دۆخی تۆ لە خوێندنگایە چۆنە. ئەگەر وەرجێر پێویست بێت مافیەوەتان هەیە. ئەگەر تۆ بە زمانێکی دیکە لە ماڵەوە قسە دەکەیت مافی دەرسی زمانی دایکیت هەیە وەک بابەت. وەنمرە وەرگریت لەوە. خوێندنگەی سویدی بە ئەم شێوەیە کار دەکات. لە پۆل 1 تا 5 هیچ نمرەیەکی نووسرا وەرناگریت. بۆ یەکەم جار لە پۆلی 6 هەتا پۆلی 9 تەواو دەکەیت نمرە وەردەگری. پێوەری نمرە لە بینی A تا F. A بەرزترین نمرەیە و E نەزمترین نمرەی پەسەند کراوە. F بەمانە ئەوەیە کە نمرەی پەسەندت وەرنەگرتووە لە بابەتەکە.
ئەگەر پێویستت بە پشتگیری زیادەیە بۆ گەشتن بە نمرەی پەسەند لە بابەتێک مافی ئەوەت هەیە. ئەتۆ هەروەها مافی ڕێنمایی خوێندنت هەیە بە زمانی دایکیت ئەگەر پێویستت بە ئەوەیە. دوانمرە لە خوێندنگەی سەرەتایی لە کۆتایی پۆلی 9 وەردەگیرێت. ئەوە پێی دەوترێت نمرەی کۆتایی و بە تایبەتی گرنگە لەبەرەوەی بە ئەو نمرەیە داوای بەرنامە دەکەیت لە خوێندنگای ئامادەیی. ئەگەر نمرەی پێویستە نەبوو بۆ خوێندنگای ئامادەیی ئەو کاتە توانین بەرنامەی ناساندن بخوێنین. ئەگەر تازە هاتووی ئەتوانین دەست بکەیت بە ناساندنی زمان. لە کاتێکدا ئەوەندە بابەتی زۆر بە ئەندازی پێویست تەواو دەکەیت دەتوانیت داوای خوێندنگای ئامادەی بکەیت. ئەو کاتە وەکو هاوڕەکانت. خوێندنگای ئامادەی ئیجباری نییە. بەڵام زۆربەی قوتابیەکان درێژە دەدەن بۆ ئەوێ دەنا لەوانەیە سەخت بێت وەرگرتنی کار. خوێندنگای ئامادەیی بەردەوامە بۆ ماوەی 3 ساڵ و بە تەواوی بەخۆڕاییە. 3 بەرنامەی جیاوازی خوێندن هەیە. ئایا دەتەوێت بەرنمەیەکی نەزەری بخوێنیت؟ ئەو کاتە دەتوانیت بەرنمەیەکی ئامادەی زانکۆ بخوێنیت. ئەوە ئامادە دەکات بۆ درێژەدان بە خوێندن لە زانکۆ یان خوێندنگای باڵا. ئەگەر تۆ بۆ نمونە دەتەوێت ببیت بە پزیشک. ئایا ئەتەوێت دەست بە ژیانی کار بکەیت ڕاستەوخۆ دوای خوێندنگای ئامادەیی؟ ئەو کاتە توانیت بەرنامی پێشی بخوێنیت لەوێ ئامادە دەکەن بۆی بتوانیت ڕێک دوای خوێندنگای ئامادەیی داوای کار بکەیت. بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت ببی بە سەرتاش. ئایا دەتەوێت لە زۆر شوێنی جیاوازی کاربی هەر لە ماوەی کاتی خوێندنگای ئامادەیی؟ ئەو کاتە دەتوانیت داوای خوێندنی شاگرد بکەیت. لە ئەو بەرنامە زیاتر لە نیوەی کاتەکە لە دەری لە شوێنی کار. ئەو کاتە دەتوانیت داوای خوێندنی شاگرد بکەیت. لەوانەیە بۆ تۆ کە دەتەوێت ببیت بە پەرستیاری ئەسر. ئێستا هیواداری وێنەیەکت وەرگرت بێت لە چۆنێتی کارکردنی خوێندنگای سویت. بیرلەوە بکەوە کە چ شتێک زۆر باشە بۆ تۆ. دەرس خوێندن دەتوانیت هەرچەندێک زۆر بتەوێت.